سڵاو و ڕێزی دووبارە ئێمە وەک پارچە وڵات پارێزانی کوردستان لە دوای بەستی کۆنگرەکەمان لە مانگی شەشی ساڵی 2021 کە ناو لە بۆمان بۆ پێشتەکەباتی سەربەخۆیی کوردستان و کلمان لە پارچە وڵات پارێزانی کوردستان بە خوێندنەوەیەکی نوێ بە خەباتێکی نوێ بە حزبگیرێکی کوردستانی یەک لە ئەرکەکانی ئێمە کە کۆنگرە تعریفی کرد و دیاری کردووە کارکردن بۆ یەکگرزی ناوماڵی کورد بۆیە ئێمە سەردانی دۆستەکانی خۆمان دۆستانی لێمەژینەی خۆمان بارگای هەدەفەمان کردووە لەبەر ئەوەی کە پلاتفۆرمێکی کوردستانی مەکانیزمێک بێنینە ئاراوە بۆ کاری هاوبەش بۆ یەکگوتاری بۆ یەکگرزی ناوماڵی کورد بۆ دیکەینە پرۆتۆکۆلێک لە چوارچەوەی هاوپەیمانیەکدا لەگەڵ ئەحزابی هەموو بەشەکانی کوردستانی گەورەدا بتوانین کار و خەبات و تێکۆشانی خۆمان هەبێت. هیوادارم هەم ئێمە و هەم خۆشبەرانی هەدەفە لەم باسە گرنگەدا سەرکەوتوو بین سەردانی لە زۆرانەکانی دیکەکە دەکەین هەم باسە دەکردێت کە پێویستە بۆ ئێمەی کورد ئەوڕۆکاری یەکگرزی و یەکگوتاریمان هەبێت لەسەر ئەساسی مۆزوعاتی نەتەوەیی لەسەر هاوخەمی لەسەر پشتگیری یەکتر لەسەر هاوکاری و هاوفکری و یارمەتیدانی یەکتر. ڕێز و حرمەت بۆ ئێوە خۆشەویست و هیوای سەرکەوتن بۆ گەلی کورد لە هەموو